خی گەورە میهرەبان ئێمە وەکو فەرمانگە ژینگە ئیدارەی سەربەخۆی سۆران بەهاو بەشی لەگەل بەشی مێژووی فاکەلتی ئادابی سەرۆکاتی زانکۆی سۆران بە پێویستمان زانی لە ئەو فەرەغی کە لە بواری ژینگە لە هەرێمی کوردستاندا هاتووتەکاوە لە پای ئەو گرنگی پێنادانەی هاوڵاتیانەوە بگرێت تا سەرجەم تاکەکانی تر بە پێویستمان زانی کە زانکۆ وەکو ئەو ناوەندە گرنگ و معرفەیەکە لە کوردستان و لە جیهاندا هەیە ئێمە بتوانێت سووتە لە ڕۆڵ و پێگەکانیان وەربگرێت بۆیە بە پێویستمان زانی ئێمە لە ژێر ناونیشانی پەیوەندی نێوان مێژوو و هەروەها ژینگە بتوانین ئەم پەیوەندیە گوزارێک بەناو مێژوودا بکەنەوە کە چوون لە سەردەمی ئاینی ئیسلامەوە بگرێت تا سەردەمی خولافەکانی ڕاشیدین و حتا بگرێت تا ئەمڕۆ چون گرنگی بە ژینگە پارێزی دەرەوە بتوانین ئاشنا قوتابیەکانی خۆمان بکەن کە مێژوو ڕەنگە دەورێکی زۆر پاکی هەبیتە لە گرنگیدان بە ژینگە بەڵام ساڵ بەسەر ئەبینین لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بەهۆی گۆڕانکاریەکانی کێشەهەوا و هەروەها پڕچالاکبوونی مرۆڤ و گوی زەوی لەدەست 8 ملیار مرۆڤ ماندوو بووە ئێمە بتوانین بارقورسایەکە کە لەسەر زەوی هەکەمی بکەینەوە و لە گوزەری مێژوودا بچینە ناو ئەم بابەتانە هەروەک دەزانین ئێمە دەتوانین بڵێن یان وشیاری یاسا دروست دەکەن یاخود ئەتوانین بە یاسا وشیاری دروست بکەن لە هەرێمی کوردستاندا ئاستی هوشیاری خەڵک لە تموحی ئێمە ژینگە پارێزان دانیە واتە ساڵ بەسەر ژینگە هەرێمی کوردستان لە هەندێک ڕوویەوە بەرەو پاشەکەشی دەچێتن بە تایبەتی لە وەرزی بەهار کاتێککە ئەبینی خەڵکێکی زگار زۆر لە ناوچەکە شیارەکانی ئێمە دەکاتن ئەبینی بوونی ئەم پاشماوە زۆرە بوونی ئەم ڕێژە زۆرەی پاشماوە کە هەر مرۆڤێک ڕەنگە پاشماوەی 1 کیلو نیوی هەبیتن کەچی بە ستانداردی جیهانی دەبینی 1 کیلو پاشماوە هەبیتن بوونی ئەم پاشماوە زۆرە دەرخەری ئەوە کە ئێمە هێشتا پێویستمان بەوەیە کە هەمومان پێکەوە هاوانگ بین زانکۆ حکوومەت لە نەپەیوەنددارەکان پەروەردە ئێمە بتوانین نەوەکی وشیار و ڕۆشن بیر پەروەردە بکەین. پەروەردە ئەو بناغەیە کە مرۆڤەکان فێرە هەموو شت دەکاتن گرنگجیدانی پەروەردە بە ژینگەی سەرەتایەک دەبێتن لە بۆ چاکردنی مرۆڤەکان دووەم شت بەڕاستی پێویستە لایەنی مامۆستایانی ئاینی زۆر گرنگدەن لەبەرەوەی مرۆڤی ما مرۆڤێکی ئاین پەروەرن خاڵی سێم دەکەویتە سەر حکوومەتی بەڕاستی پێویستە یاسای زۆر توندانێ لە بۆ چاکردنی ژینگە لە بۆ خاوێنکردنی ژینگە بە تایبەتی لە کاتی سەیرانەکان ئێستا پاش ماوەیەکی تر نەورۆز دەبیتن وە لەو ڕەمەزانە بەڵام با هەندێک خەڵک هەر دەدەچی و بەهاریشە تەمەشاکە ئەو ژینگەی کوردستان چی لێ دەکرێت لایەن ئەو خەڵکەوە ئەگە یاسایەکی تند پشت چێن دابندرێ ببورن کە باسی ئەو شێ دەکەم بەڵام یاسایەکی زۆر قورس دابندرێ بە ئەکیدی خەڵک پابندەبی پشتگیری قسەکەت دەکەم کە فعلەن نەک کۆمپانیا نەوتیەکان بەڵکو ئەو کۆمپانیەکانی تریش ئەوانە هەموو دەبیتن پاشماوەکانیان بە شێوەیەکی زۆر تەندروستانە ساغ بکرێتەوە بێجگەلەوەی حتا ئەو ژینگە دۆستانەی خۆشمان ئەوانەی کە زبل و خاشاکی خەڵک کۆ دەکەنەوە جارێکی تر دەیسوتێنەوە هەل لە نزیک ماڵەکەی ما ئەو زبل و خاشاکە دەستێندرێ و ئەو سوستانە و ئەو دووکەڵە جارێکی تر دەبیتەوە ژەهر ئێمە هەڵی دەمژینەوە ئەو پەڕی خەمساردی حکوومەتە بڵێ.